بودجەی ئەو 4 هێلیکۆپتەرەی کە مەبەست لە کڕینیان بەکارهێنانە لە بواری خزمەتگوزاری و بەهاناوەچوونی هاوڵاتیان گەیشتە شاری سلێمانی و لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی جێگیرکران. وەزارەتی ناوخۆ لە هەوڵی ئەوەدایە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی هێزەکانی ناوخۆ لە پۆلیس و هاتوچۆ و دیفاعی مەدەنی هەموو پێداویستەکانیان بۆ دابینکە لەو ڕوانگەیەوە ئێستا ئەمڕۆ ژمارەیەک هەلیکۆپتەر گەیشتونەتە کوردستان و چواری نوێیان هاتوو بۆ سلێمانی هەندێکیان پەیوەندی بە حاڵەتی ڕووداوی ئاگری کەوتنەوە و ئینقاز و دیفاعی مەدەنی ئەوانی تویشان بۆ پۆلیس و بۆ حاڵەتی گرتن و بەدواچوون و ئیشی پۆلیسەکەنەوەی. لە کاتی نمایشکردنی ئەو هێلیکۆپتەرانەدا عەقید دیار ئیبراهیم بە کورسات نیوسی ڕاگەیاند بەرگری شارستانی سلێمانی بۆ حاڵەتی ئاگرکەوتنەوە و ڕزگارکردنی هاوڵاتیان و ئاگرکەوتنەوە لە شوێنە بەرز و ئەستەمەکان سوودی لێوەردەگرێت. تاپان ئەمە ئیسپاتێکی زۆری لە ساڵانی پێشوە بەڕاستی زۆرجار لە شاخە بەرزەکان ئاگرەکەوتەوە بە هیچ شێوازێک معلوماتمان نەبوو لەسەر شوێنی ئاگرەکە یا چۆنێتی ئاگرەکە. ئەم کۆپتەرانی کە هاتوون یەکەم ئەتوانین شوێنی ئاگرەکەی پێدەستنیشانکەی دووەمیش ئیمکانیەتی ئەوە هەیە کە بتوانێت چەند جۆرە لە ئاگرەکان بکوژێنێتەوە. تایر عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیش ئەوەی ڕاگەیاند هەموو کار ئاسانیشان بۆ دەکەن. فڕۆکەخانەی سلێمانی ئامادەیە بۆ تەواوی ئاسانکاری لەلایەن هاوکاریکردن و چاودێریکردنی جموجوڵی ئەم فڕۆکان لە هەر کاتێک کە پێویست بێەوە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانیە هەر شوێنیشکە کە ئەم فڕۆکانەی بەڕێوە بە ئێمە ئامادەکارین بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئەم فڕۆکانە خزمەتی هاوڵاتیانی شاری سلێمانی دەوروبەر بکات. ئەو کەسەی لێپرسراوێتی تیمی فڕۆکەوانی سلێمانی گرتوۆتە ئەستۆ ئەمیدی فڕۆکەوان حسێن فەیزوڵڵایە. لەو کاتەی فڕۆگەکان گەیشتنە ناو فڕۆگەخانی نێودەوڵەتی سلێمانی کورسات نیوەس پەخشی ڕاستەخۆی دەکرد. کاپتن حسێنمان ڕاگرت و لێمان پرسی تا چەند ئەو فڕۆکانە لە جۆری باشن و سوودیان لێوەردەگیرێت. تایبەندی ئەم هێلیکۆپتەرانە ئەوە بۆ بەرژۆندی هاوڵاتی زیاترە بۆ خزمەتی هاوڵاتی شارەکە کراوە کە یەکی لە پرۆژەکانی حکوومەتی هەرێم کە کراوە بۆ ئەگرکوژێنەوە ئەتوانین بۆ ئینقاز بەکاری بێنین بە هەمان شێوە. هەلیکۆپتەرێکی لە بەناوبانگە لە هەموو عالەمە هەلیکۆپتەری ئەمریکیە تایپێکی زۆر باشە قووەتێکی باشی هەیە ئەتوان بڵێ لەوانەیە ئێمەش قووەتی زیاتری هەیە. 2 ساڵ دەبێت ئەو فڕۆکانە کڕاون بەڵام بەهۆی ڕاهێنانی تیمی تایبەتی ئەو هێلیکۆپتەرانەوە نەتوانرا لە کاتی خۆیدا بهێنرێتە شاری سلێمانی و ئێستا سلێمانی خاوەنی 5 هێلیکۆپتەرە و لە بوارە خزمەت گوزاریەکاندا بەکاردەهێنرێت و بەهانەیە هاوڵاتیانەوە دەچێت کە پێویستیان بەو هێلیکۆپتەرانە دەبێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.